سلااوەڕێز بۆ هەموو لای عزیزان و خۆشەویستانی من جێیەکی خۆش زۆر شاعیرانە بەرەو ئەمیستەردام ویستم هەروە تۆزێ قسەتان بۆ بکەم هیوادارم کە لەو بارەیەوە ڕێی من بزان ڕەبەتە خۆ زۆربەتان ئاگادای ڕائەکانی منوانە بەڵام بەڕەحەڵ لەسەر ئەم مەسەلەی هەرێم و بێنەوە بەرەوانە دەستێ قسەکەم و تر بە کۆتایی ئەهێنم. من لە کورتە نووسینێک هاوتم هەرێمی کوردستان یا ئەو دەسەڵاتی کە لە باشووری کوردستانە هەیە هیوادارم کە ئاسەواری نەمێنێ. عزیزان 32 ساڵی ڕەبەقە ئەم کۆمەلگایی ئێمە کە ناوی باشووری کوردستانێکێتی و پارتی تەیە باڵا دەستە بە تایبەت بنەماڵی جەلال تاڵەبانی و بنەماڵی بازانی. لە دوای 32 ساڵ ئەگە سیرەکەی بۆ خۆ دەگەیتە ئەو باوەڕەی کە بەڕاستی حەیفە ئەم دوو حیزبە حکومڕانی بکەن لە یەک کوێرە دێشاوەست. ئەمانە هەتا وەکو دوو ئاخەش ڕەفتار ناکەن لەو کۆمەلگایەیە لەگەڵ ڕایەتەکانی خۆشیانە. لەبەرەوە دووبارە سەدبارەیەکەمەوە کە ئێمە باسی هەرێمەکەین کێشەی دەسەڵاتەکەمان هەیە لە ڕاستیە، نەک کێشەی ئەو خاکەی ناوی کوردستان و یا خەڵکەکەی و یا ئەو جوغرافیایی کە هەیە، بەڵکو کاتێک کە ئێمە ئەڵێن تەمەنا ئەەکەین کە ئەم هەرێمی کوردستانە نەمێنێ یعنی ها یەکێتی و پارتی نەمێنێ ڕاست. یعنی ئێمە وەکو خەڵکی کوردستان حکومڕانی یەکێتی و پارتیمان قبوڵ نییە. لەبەرەوەی 32 ساڵ ئیمتیحانی خۆیان داوە جگەر لە کۆمەڵێ باندی مافیایی و چەتە و دز و پیاوکوژ و خاین هیچ شتێکی تر نەبوون بۆ کۆمەڵگای ئێمە. 32 ساڵ تەمەنێکە بۆ ئینسان. ئەگەر دوو حیزب لە 32 ساڵە نەتوانن لە باشووری کوردستانە حکومڕانیەکی سالم بکەن و بتوانن خزمەت بەو کۆمەلگایە بکەن، ئیتر ئەو حکوومەت و ئەو دەسەڵاتە ئەبێن نەمێنێ لە ڕاستیە. ئەجنا من پێم وانە کەس لە خەڵکی کوردستان بێوێ مەسەلەن کەسێ لەو پەڕی دنیاوە بێ حکمی بکە. بۆیە من تەمەنای ئەواکەم و ئێسایش لەگەڵ ئەو ڕائەدام کە ئەوە خەڵکی کوردستانە ئەبێ هەوسار بکاتە سەری پارتی وێشێتی و ئەبێ ئەم دوو حیزبە داماڵێ و ئەبێ ئەم دوو حیزبە لە دەسەڵات بکێشێتە خوارەوە و لە ناویان بەرێ بەڕاستی و خەڵک خۆی حکومەتی خۆی هەبێ و حکومەتێکی خۆی بنیاد بنێ. لەمە بەدار بەڕاستی ڕێگاچارەکانی تر لای من مانتەقی نییە، بەڵام ئیتر ئەڵێ تۆ لە ترسی ئاگر پەنا بە ئاوە بی یا لە ترسی ئاو پەنا بە ئا نازانم چییە بی، ئەمە یعنی یەکێتی و پارتی وای لێ هاتووە یا خەڵک بەدەست یەکێتی و پارتیەوە ئاوای لێ هاتووە. عەزیزان یەکێتی و پارتی هیچ شتێکیان لەو کۆمەلگایی ئێمە نێشتووە جگەر لە دزی و لە تاڵانی و لە زەوی دزین و لە داگیرکاری و لە پێشێنکردنی ئازادی و لە پێشێنکردنی مافەکانی خەڵک. بابە ئەخلاقی سیاسیان نێشتووە، ئەخلاقی کۆمەڵایەتیان نێشتووە، کاکە کۆمەلگایان بێ ئەخلاق کردووە، کاکە تاشی کوردیان ڕسووە و تڕۆ کردووە بەڕاستی. یعنی ئەمانە کارێکیان کردووە کە لە هەر شوێنێکەوە دەستی ئەیتە ئەم باشووری کوردستانە هەستەکەی بەڕاستی کە ڕزیوە وەکە کۆتایی پێهاتووە و خۆشیان لەو پەڕی ڕەفاهیەت و شاهانە بۆ خۆیان ئەژین. پرۆسەری بنەماڵی بازانی کە تازە بە تازە کوڕێکیان هێناوە، کوڕی مەسوور بازانی، وەڵا کاکە ئەمە قوتابخانەکە خۆی دروستی کردووە، خۆی خاوەنی قوتابخانەکەیە، خۆشی یەکەمی قوتابخانەکەیە. تو شەرەفتان، تو وجدانتان ئەم ئەقلیەتە لەگەڵ ئەقلیەتی عودەی و قوسەیەکی جیاوازی هەیە. چ جیاوازیەکی عەزیزان یا ڕەحمەت؟ یعنی منطقی تایە تۆ ئەم مناڵەی مەسوور بازانی ئازیزان بەچی توانیوێتی قوتابخانەیە دروستکە زان کۆ بکاتەوە؟ ئەم هەموو سامانیان لەکوێ هێناوە ئەگەر هی خەڵکی کوردستانیەوە نەیان دزیوە؟ ئەمە وەکو هینەکەی منی لاتۆکو ئەم پەیجەی من کاکە مەسەلەن پەیجی خۆمە و کاکە ژیان ئاوا قسەی تیاکەم، پەیجی خۆمە و بەسەن نازانم گورە سیارێکیان ڕاگرم با بڵێم. یعنی ئەمانیش هەمان ئەقلی حیزبی بەحسە، بەڵام تاڵم سەخیفتر لە ئەقڵەتی حیزبی بەحسیش. ئەگینا کوڕی مەسوور بازانی ئێوە لە چیا یەکەم بوون زەحمە لەبێت لە مێژووی ئێمەیە؟ من تەحەدای هەموو بنەماڵی بازانی یەکەم، یەک نووسەر، یەک شاعیر، یەک دەهۆڵ لێدەر، یەک نازانم کورە زۆرنا لێدەر، یەک شتی تێ هەڵکەوتە بێ، کاکە گۆرانی بێژێ، کاکە تابلۆ سازێ، کاکە مەسەلەن ئەکتەرێکی شانۆ، کاکە شانۆ نووسێ.
بە درێژایی مێژووی بنەماڵەی بارزانی دوژمنی سەرسەختی ئازادی و قەڵەم و ئالەم بابەتانە بوون لە حەقیقەتە. یعنی چی زانکۆشیان ئاوا ڕسوا و بەدناو کردووە وەڵام من زانکۆم کردوتەوە و هینی خۆمە و خۆشم یەکەم و خۆشم خاوەنی ئەو زانکۆیم و خۆشم یەکەمی ئەم زانکۆیە. ئیتر بزان ئێمە لە چوار قەرارمان کردووە ئاجزانی ئارا محەممەد. ئیتر بزان کە وەسعی ئێمە چۆنە بەڕاستی. خەڵکە بابا من جۆم لە قسەکانی فاروق ڕەفیقەوە بوو لەسەر مەسەلەی شاسوار. کاکە ئەو قسانە زۆر دەقیقە. وەڵڵا پێویستە ئەو قسانەی ئەو کابرایە بە ئاوی زێر بنووسێتەوە کاکە. بە ئەڵڵا شەرمەزاریە بۆ خەڵکی سلێمانی کە شاسواری تیاڵکەوت بێ کاکە. عەزیزانی من شاسوار زەڕەیە ئەخلاق و ئابڕووی سیاسی و کۆمەڵایەتی نییە. کابرایەکە کورە کابرایەکی لووسە لووس کاکە. عەزیزانی من مکیاجەکە کاکە. مکیاج کورە بابەت دەموچاوی هەمووی وەکو کش کردووە بە نازانم بەدەرسی و ئەلەم بابەتانە ئەم کابرایە. بابا دەیان هەزار پارەی خەڵکی خواردووە ئەم کابرایە. دەیان هەزار عایلە ئەمە پارەکەی خواردووە. کورە بەدەیان ملیێنی حکومەتی هینی خواردووە. حکومەتەکەی چەتەکانی پارتی خواردووە کۆن شەریکە دزە. یعنی منتەقی تایە خەڵک دابنیشێ بڵێ وەڵا کاکە بانگ بین بە کاک شاسوار و کاک شاسوار کۆمەلگا بۆیەوە بگۆڕێ. سروای خوشکی جوانە. ئەمە بۆ خۆی کێشەکەیە بەڕاست. یعنی عەزیزان ئەم یەکێتی و پارتیە بە درێژایی ئەم 30 ساڵە کارێکیان کردووە کە ئەم جیلە بێنە پێشەوە کە ناتوان دیفاع لە ئابڕووی خۆشیان کەن کاکە. وەڵڵا ئەم وڵاتی ئێمە کە ناوی باشووری کوردستانە لەژێر سایەی عەقڵی پارتی وێشێتیە بڕواتانە بێ ئازیزانی من هەر هێزێ ئەتوانێ بەیانی داگیری کات. هیچ کەسێک ناتوانێت دیفاع لە کەرامەتی خۆشی کاکاکەچێت. باشە حەشی شعبی ئەڵێ ئێران ئەڵێ توران ئەڵێ تورک ئەڵێ چی ئەڵێ هەر هێزێ بنێرە هەمووی ڕائەماڵێ. خۆ ئەمە ساڵی هەشتاکان و نەوەدەکان نییە گەنجەکانی بەربەرەکان لەگەڵ بەعساکەن و شاخ لە شاخی بەعز بگیرێنن لە ناو کۆڕانەکانی سلێمانیە خەریکی تەسفیەکردنی بەعسیەکان بن و بە سزای گەلیان بگێنن. ئێستا ئەمە نییە کاکە. ئێستا کۆمەلگای ئێمە ئەوەندە نزم و چروک بووە مەجموعەیەکێتە ئومێدیان بە شاسوارە. شاسوار بێدا بنیشێ تۆ بڵێ وەڵا کاک شاسوار ئەوێ ڕزگارمان کە. ئەمە کارە ساتەکەی ئازیزان. کۆمەلگای ئێمە بەداخەوە تاکی ئێمەیان وا لێ کردووە سووک و چروک و ڕەزیل بووە هەت ناتوان دیفاعش لە خۆی کاکاکیشن. باشە گەنجەکانی ئێمەیەکی باتی وایان لێ کردووە کاکە بڕۆ هەڵەگرن بڕۆیان ئاوا هەڵەگرن وەکو کچان مکیاجەکەن کاکە لێویان قوتەکەنەوە عەزیزانی ئارا محەممەد. ئەمە کێتوان دیفاع لە ئابڕووی خۆی کات کێتوان دیفاع لە نیشتیمانی خۆی کات کێتوان وەڵا هیچ دیفاع لێشی پێ ناکرێت شێ حاکم بێ ئەڵێ دوور لە ڕێوە دەرە بە سوار مەبن مشکلە نییە بەخواگنە بۆش ڕازیە بن بابات بیزان قسەکانی من حەقیقەتە خۆشەویستە. سەریکە ناسیر ڕەزازی هونەرمەندێکی خۆشەویست و باڵایە ڕێزم بۆ هەیە کاکە. ئەچێ بۆ تەلەڤیزیۆنێک کە بە پارەی دزی کراوە ئەم تەلەڤیزیۆنیش کە ئەبین تەلەڤیزیۆنی مەسوول بارزانیە کچێک کە هەر دەنگیشی خۆش نییە ئەسڵەن کاکە. بەس ئەم کچە هاتووە دەمولێوی هەمووی کردووە بۆ تۆکس و ئالەم بابەتانە سنگی ئاوا لێ کردووە قنی لە دوا ئاوا لێ کردووە پارتی لە ناو هەولێرە دایناوە لەم تەلەڤیزیۆنەوە تەنها بۆ بێئەخلاقکردنی ئەم کۆمەڵگایە. کاتێ ناسیر ڕەزازی ئەچێ بۆ ئەوێ ناسر پیرە بە تەمەنێکی هەیە ئیحساسی بووە بەڕاستی ناسر هەر کەسێکی ئیحساسیوان زیاتر ئیحساسی بووە کاتێک کە ئەوێ دەستی ئەم کچە ماچکە ئەم کچە دەستی ناباتە دواوە باوەشی پیاکە بڵێ تۆ ناسیر ڕەزازی تۆ هونەرمەندێکی گەورەی تۆ و باوکی من وای تۆ نابێت دەستی من ماچکەی ئەوە ناکە دەستی ئاوا بۆگە دەستی ماچکە. ئەمەیە لووتکەی بێشەرەفی ئازیزانی ئارا محەممەد. ئەمە لووتکەی بە سوکردنی ئەدەب و هونەرە لە حەقیقەت. یعنی کچە تۆ ئەوەندە گەمژە و گەلحۆبی ئەوەندە بێشعوربی دەستی ئاوا ڕابگری ئەوە بڵێ ناسر هەڵە بوو ئەوە بڵێ ناسر تەمەنێکە و ئیحساسی بوو و کاکە دیفاع لە ژنەکە کاکە بڕوای بە ژن ئازادی هەیە. ئەوە گریمان ئەم ئەوەشی کرد کەشی تۆ نەچی دەستی بکێشیتەوە بڵێ کاکە تۆ نابێت دەستی من ماچکەی تۆکو باوکی من وای تۆ ڕێش سپی بووە سەر سپی بووە تۆ هونەرمەندێکی گەورەی کاتە تۆ گۆرانی وتووە من لە تڕی کەریشەوە دیار نەبووم بەڵام دەستی ئاوا ئەگرێت بۆ ئەوی دەستی ماچکە. ئەمە بۆ ئەمە سوکردنی دنیای ئەدەب و هونەری ئێمەیە ئازیزانی من بە قوربانتان بم. عەدنان کەریم هەڵە سێکشەکەی خۆی ئەیە بە کوڕی شاناز بۆ پارە ئەچێ لە هەڵەبجە دانیشێ ئای هەڵەبجەگیان 5,000 و ئەوە نەکوژرا و کیمیاویەکە و 4 کەلیماڵێ اینجا 40,000 دۆلار لە یەکێتی و لە هێرۆ وەرەگرێ لەبەر ئەوەی کە ئەو مەقامەی وتووە. یعنی بڕۆ سێری کە ئازیزان جارێکی تر وتم هەموو گەلێک لەم دنیاەیە ئەوە
ئەوەی کە ئەمێنێتەوە مێژوەکەیەتی کە ژانرەکانی ئەدەب و هونەر و ئەوەیە ئیتر ئەمەیتە هیچی نامێنێتەوە بەڵام سێری کە چۆن ئەدەبی ئێمە بووە بە ڕسوا کراوە چۆن هونەری ئێمە ڕسوا کراوە کاکەجیان باشە هەڵ ئەسن کچێکی ئاوا ئەهێنن بە ئارەزوی خۆی ئەتڕێ ناوی ناوە گۆرانی کاکە لەبەرەوەی قنیپان کردەوە خەڵک سەیری موسم و ئەرم بابەتانەیەەکە ئەمە هونەر نییە کاکەژیان ئەمە بە سۆزانیکردنی هونەرە ئەمە بۆ سۆزانیکردنی ئەدەبە ئەمە بە سۆزانیکردنی دەنگە بەڕاستی ئەمە لە ناوبردن و بێئەخلاقکردنی مێژووی ئەدەب و هونەری سیاسی ئێمەیە کە یەکێتی و پارتی لەبارەی سیاسیەوە سەخیف و بێ ئابڕویان کردووە لەبارەی هونەر و ئەدەبیشەوە کردویانە بە سۆزانی ئێستا لە باشووری کوردستانە ئازیزانی ئارام ئەحمەد ئەگەر سۆزانی نەبی ناتوانین لە تیڤیەوە گۆرانی بڵێین ئەگەر شەوانە بۆ مەسئولەکانی یەکێتی و پارتی ڕوود نەبیتەوە ناتوانانی هونەرمەند بیت تیڤیت نایڵن تۆ بەرنامە بکەی بەڕاستی تۆ ئەبێ فاحیشە بی ئەبێ شەوانە بۆ ئەوان ڕوود بیتەوە هەتا بەیانی بوو چێڕن سێکس لەگەڵاکەن اینجا دانیشی لە تیڤیۆ دەرەکەی تۆختن بای و گۆرانی ئەڵێ باشە سەری ئەو کۆمەلگایی ئێمەکە یەک نووسەری شەریف نەماوە یەک ئەدیبی شەریف نەماوە یەک هونەرمەندی شەریف نەماوە یەک مۆزیکژەری شەریف نەماوە هەرچی ئەمانەیە هەمووی ڕسوا کراوە ئەمانە ئەوەی کە ئینسانی شەریف بووە هەمووی کەوتوتە ئەولاوە کە حسابی بۆ ناکە نانی نییە کاری نییە ژیای نییە ئەوەیشی کە خۆی فرۆشەوە بە پارتی وێکێتی خەریکی بێئەخلاقی و بێڕەوشتی و ڕوود بوونەوەی باخەکان و خواردنەوەی مەشروب و سێکس و فاحیشە و حەشیشە ئەمە باڵا دەستە بەڕاستی ئەمە هونەر نییە کە ئێمە هەمانە کاکەجیان بەڵام سیرەکەی کۆمەڵی خەڵک پێیا بووە کاکە جرد لێ ئێن 10,000 کۆمنتی بۆشێ جرد کاکەجیان باشە ئافرەت بەس قاچی دەرەکە 10,000 کۆمنتی بۆچی ئەمە یعنی چی ئەمە یعنی هیچ و پوچی کاکە ئەمە یعنی ئەم کۆمەلگای ئێمە سەخیف بووە یعنی یەکێتی و پارتی ئەم کۆمەلگای ئێمە هیچ و پوچ کردووە بام عەقڵەوە دیفاع نە لە ئابڕوو ئەکرێ نە لە کەرامەت ئەکرێ نە لە نیشتیمان ئەکرێ نە لە خاک ئەکرێ نە لە گەلەکە ئەکرێ نە لە ئازادی ئەکرێ هەر لەبەرەوەیشە گۆڕانکاری محکومە بۆی کە ناگۆڕێ هەر لەبەرەوەیشە کە بە درێژایی 32 ساڵی ڕابردوو کورد لە باشووری کوردستان یەک ئۆپۆزیسیۆنی نەبووە خۆشەویستانی من یەک دانشی نەبوو ئۆپۆزیسیۆن هەمویان لێگەچن ئەو شەوە باسم کرد لە سەردەمی کۆماری مەهاباتەوە لە دامەزارنی ژێکافەوە لە کۆمەڵی هیواوە هەتا ئەگاتە دامەزارنی پارتی هەتا جیابوونەوەی باڵی جەلالی و باڵی مەکتەبی سیاسی هەتا ئەگاتە یەکێتی و تا کۆمەڵە هەتا ئەگاتە ئاڵای شۆڕش هەتا ئەگاتە بزوتەوەی گۆڕان هەتا ئەگاتە شاسواری خائین و دز و درۆزن هەموو ئەمانە قاچاقچین بەسەر قەزیی کوردەوە بەسەر ئەم نیشتیمانەی ئێمەوە بەڕاستی هەموو ئەمانە لە یەک ئەچن حتا ئەوانەیشی کە ئێستا لە دەرەوەی گۆڕانن و پێیان ئەڵێن ناڕازیەکانی گۆڕان هەمان عەقڵیەتیان هەیە هەمان فەرهەنگیان هەیە هەمان کەلتوریان هەیە هەمان عەقڵێتی سەخیفی پارتی وێکێتیان هەیە بەڕاستی یەک زەڕ جیاوازیان نییە ئازیزانی ئارام ئەحمەد ئەمە واقعی ئەو کۆمەڵگای ئێمە بەڕاستی باشە لەبەرەوەیشە کە زۆر جار کە من دائەنیشم ڕەشبی دەبم یان ناومێد دەبم کاگەرام ئینسان نابێنە کاکە تۆ چۆن ناومێد نابی کاکشتینم تۆ چۆن ناومێد نابی بڕۆ سێری ئەم سۆشیال میدیایە کە هەمووی جەق بۆ یەکتر لێیە هەمووی بێحرمەتی بە یەکەیە کابرا شانازیەکە بەوە چۆن کەرامەتی بەرامبەرەکەی بشکێنێ کابرا شانازی بەوە کە بە ئاشکرا چۆن ناوگەڵی خاتەکار بیکا بە دایک و خوشی ئەم عالەمەیە باشە کەچی خەڵکیش گوێی بۆ ئەگرێ خەڵکی ئەچێت لایکی بۆکە دڵ و گوڵی بۆ ئەنێرێ ئەمە یعنی چی بڕواتانە بێ عەزیزان ژنێکەیە من ناوەکەی نابم بەڵام تر ئیشی لەش فرۆشیە با بڵێن هەمووتان ئەیناسم دیان فلیمی ڕوتی بڵاو بۆتەوە و ئەلم بابەتانە لە تیکتۆکا بۆیان نردوم خەریکە نانێگە خوا نازانم پیزەیە چییە ئەمەخوا بە شەرەفم چ 50,000 لایکی بۆچوو بۆم ئافرەتە کە ئەم ئافرەتە خۆشی ئەڵێ من لەش فرۆشم ئەوەی کە نازانم لە تورکیا بوو دوای چوە هەولێر و ماوەی لە هەولێر بوو نازانم بەهەرحاڵ ژیانی خۆیەتی مشکلەی من نییە بەڵام قەسم لەسەر ئەوەیە خەڵک پێی ئەڵێ چی وەڵاوە بێئەخلاقە ئەی بێئەخلاقە بۆ گوێی وەسەی دەکەی ئەگەر بێئەخلاقە تۆ وەکو ئەو نیت ئەگەر ئەو لە تۆ شەریفتر نییە بەڕاستی تۆ بۆچی لایکی بۆکەیت بۆچی دڵ و گوڵی بۆ ئەنێریت بۆچی لە لاشۆ پێی ئەڵێ کاکەوە لەش فرۆشە بە قەسم بەخوا ئەو لەش فرۆشە لەوانە شەریفترە کە لایک و کۆمنتی بۆکن کە سەیری ئەکەن بەڕاستی بە وجدانم لەوانە شەریفترن باش نییە هەشە لە پارتیوێکی شەریفتریشە بەڕاستی چونکە بە جسمی خۆی فرۆشیەوە من ڕێزم بۆ هەیە وەکو نمونە ئەیهێنمەوە وەکو نمونە بۆ ئەخلاقی کۆمەڵایەتی ئێمە کە ئەو کۆمەلگای ئێمە چی بەسەر هاتووە باشە ئەمە واقعی ئەو کۆمەلگای ئێمە بۆیە زۆر جار من وەکو ئارام ئەحمەد کە ڕەشبین و ناومێد دەبم ڕەشبینی و ناومێدی من عیلاقەی بەوە هەیە ئەم یەکێتی و پارتیە لە ماوەی ئەم 32 ساڵەیە ئەم کۆمەلگای ئێمەی ئاوا ڕسوا کردووە
قوبا طالباني على شيء عزيزي على محمد الله من على كاني من نازان شيكا من نازان من شيكا يعني خوان تو سيريكا نایڵێ مناڕەکانی خۆی بزان باوکیان سیاسەتەکە و چیەکە و چیناکە بەڵام ئەچێ پارە هێنێ ئەیا بە کوڕی خەڵک ئەیکا بە جاسوس ئەیکا بە هێزی نازانم ئەمنی ئەیکا بە نازانم مناڵی خەڵکە هێنێت کەسی خەڵک ناڵێ ئەی باشە مناڵەکانی خۆت نازان تۆ چیەکەی ئەی مناڵی خەڵک بۆ ئێوەوانەکەن بۆ ئەیانکەن بە کۆماندۆ لەبەرەوە ئەوەیە بەخوا باوەڕکە تەلەفۆنیان بۆ کردوم لە سلێمانیەوە ئەڵێ کاگەرم کوڕێکمانەیە بەشکم تەکلیفکەی لێشێتی ئەوانە بیکەن بە پێشمەرگای بیکەن بە ئاسایشای بیکەن بە نازانم کۆماندۆ تەنها لەبەر موچە کاکە یعنی خەڵکی ئێمەیان ئابۆ دەردەبردو ئازیزانی ئارام ئەحمەد زۆر جار کە تۆڕە و دەهریە بم لە حەقەتە ئالێرەوەیە کە ئەو کۆمەلگایی ئێمەیەکی پارتی ئاوایان لێکرد بڕۆسێنی مەسعود بازانیکە بڕۆسەی بنەماڵە بازانیکە کاکە 32 ساڵی ڕەباقە ئێمە هاوارەکەین ئەی هاوار ئازادی بۆ ئەمە کاکە ژیان بۆ ئەم عالەمە کاکە موچە بۆ ئەم عالەمە کاکە نان بۆ ئەم خەڵکە کاکە بەسە دزیکردن بەسە تاڵانکاری هەموو کوردستانتان دزی ئێوە هێشتا هەرواز نایەن کەواتە ئەم هەرێمە ئەمێکی پارتی توخوا بۆچی بمێن ئازیزانی ئارام ئەحمەد بۆچی بمێن ئەمانە معقولة لس أم قساني من كهر هموي حقيقته هموي راستية هموي لو بري دلسوزية ويا بسو حوصلة على أنا محمد تو بود نبيتو كل سنة باشنية بسو حوصلة الرباقة لبر أم قساني كمان إيكم كواتا أم صلاة السخيفة وشي من زحمة النبي وشي من كاكر دي أم جارج هيوادارم أسواري النميني ئەم دوو حیزبە بە گۆڕانتەوە بە شاسوارە ساختە چیتەوە هیوادارم ئاسەواریان نەمێنێ ئەمانە بەڵام هیوادارم کە کورد لە ترسی ئاگر پەنا بە ئاو نەبە هەوڵ بدا خۆی لە دەستی ئەمدا ئەمانە ڕزگارکە و بتوانێت کۆمەڵگایەکی شەرافەتمەند و بە ئابڕوو بنیاد بنێ من هەر ئەوە نەم هەبوو بە دەم ڕێگاوە لەم شەوانە ئێمە خزمەتتان بۆ کۆمەڵێ بابەت عزیزان بە تایبەتی لەسەر ئەوەی کە تەرحێک هەیە کە تا ئێستا ئەو ڕێکەوتنامەیەی کە نێچیرەڤان بازانی کردوویەتی لەگەڵ تورکیا و ئەردۆغانە بۆ چوونە دەرەوەی نەوت و ئەوانە ڕێڕەوەکەی بگۆڕێ لە ڕۆژئاوا و لە سووریاوە بڕوا بۆ بەندەرەکان و داوا لە حکوومەتی عێراقی کراوەکە و کارە بکرێ پێم وایە هەموو کورد پێویستە واژۆ کۆ بکاتەوە داوا لە حکوومەتی عێراقی بکە کە نەوتی کوردستان لەو ڕێگەی هەتا ئێستا ڕۆشتووە لە ڕێگەی پارتی و بنەماڵی بازانیەوە بۆ ئەردۆغان لێەوە نەڕوا بەڵکو لەو ڕێگەی ترەوە بڕوا ڕاستەوخۆ لە ڕۆژئاوا و لە سووریاوە بگا بە بەندەرەکان و بگا بە دنیای سەرمایە دێنێ دەرەوە کان لەسەر ئەوەکەین لەسەر ئەوەیش کۆمەڵی قسە و باسمە بێت و من لە خزمەتی ئێوەدام هیوادارم کە زۆر باش و سەرحاڵ بن بەخێرچن ئازیزانی من بەخێرچن